ئێمە لەگەڵ دروستبوونی ئەم حاڵەتی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا سەرجەم ئەو ڕێنمانەیە کە لە وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی وەزیران و لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە پەیمان گەیشتووە وەک خۆی جێبەجێمان کردووە لەلایەن لیژانەکانی لیژنەی هاوبەشی قایم قامێت و لیژنەی گەشتوگوزار و لیژنەی خۆپاراسی تەندروستی و ئەم ڕۆژ هەر لەو چوارچێوەدا هەمڵەتێکمان دەست پێ کردووە بە مەبەستی ڕشاندنی شۆردنی ناو بازار بەگشتی دوای شۆردنیشی ڕشاندنی بە دەرمانی ڤێرکۆن کە دەرمانێکە دژە ڤایرۆسە بۆ پاراستنی تەندروستی هاوڵاتیان و سەلامەتی هاوڵاتیان ئەم هەڵمەتە سەرجەم بازاری دوکان دەگرێتەوە لەگەڵ شوێنە گەشتیارەکانیش لەبەری ساردکە و ناوەندی قەزای دوکان و دواتریش ناحەکانیش ئاگادارمان کردو ئاژ لە ئاستی خۆیانەوە سەرجەم ناحەکان ئەم هەڵمەتە دەست پێ بکەن لە پێناوی پاراستنی تەندروستی هاوڵاتیان و سەلامەتی هاوڵاتیان من لێرەوە سوپاسی سەرجەمە فەرمانگانە ئەکەم فەرمانگەی شارەوانی خۆپاراستنی تەندروستی بەرگری شارستانی پۆلیس ئاسایش ئەو فەرمانگانەی تر لیژانەکان کە هاوکاری تەواو بوون و سوپاسی دانیشتوانی قەزای دوکانەکەم کە هاوکارمان بوو لە داخستنی سەرجەم بازار و شوێنە گشتەکان بۆ ئێمە بتوانین ئەم هەڵمەتە بە ڕێکوپێکی جێبەجێکەین و لێرەوە من داواکەم لە هاوڵاتیان ئەوەی کە لە ڕێمایەکانە پیانە گەێنرێ پیان ئەوترێ پابندی ئەو ڕێنمایانە بن بۆ هاوکارمان بن وەک سەرۆکاتی شارەوانی دوکان ئامادەکاریمان کردو بۆ جێبەجێکردنی ئەو ڕێنماییانی کە لەسەر و خۆمانەوە دەرچووە و ئەم ڕۆژ وەک خۆتانی بینن لە ساعت حوتی بەیانیەوە دەستمان کردووە بە شۆردنی شەقامە گشتی ناو بازار و شەقامە گشتیەکانی ناو شارۆچکەی دوکان و هەڵمەتەکەش بەردەوامە بێ و داواکاریشم لە هاوڵاتیان پابند بن و بە ڕێنماییەکانی تەندروستی و بۆ خۆپاراسی لەم ڤایرۆسە وەکو مەڵبەندی خۆپاراستنی تەندروستی شەید حوسێدەری لە دوکان بەردەوام تیممان هەبووە بۆ بڵاوکردنەوەی ڕێنمایەکان و ئاگادارکردنەوەی هاوڵاتیان کە ڕێنمای تەندروستەکان جێبەجێ بکەن و نوێنەریشمان هەیە لەگەڵ لیژنەوە بەشەکانی قایم قامێت ئەویش بەردەوام لەوە ڕێگایشەوە هەر بەشدار بووین لە بڵاوکردنەوەی ڕێنمای تەندروستەکان و ئێستاش بەشدارین لە ڕشاندنی ناو قەزای دوکان و سنتەری قەزاکە بۆ ئەوەی کە خەڵکەکەمان بپارێزین لە ئەم نەخۆشی و لە ڤایرۆسی کۆرۆنا هیوادارین خەڵکەکانیش پابند بە ڕێنمای تەندروستیەکانەوە و کەمترین تێکەڵایان هەبێت لەگەڵ یەکتر و لەگەڵ خەڵکی بەعام و خۆپارێزی بکەن بە تایبەتی دەستشتن